گەرچی هەرێمی کوردستان خاوەنی یاسایەکی تایبەت بە ڕۆژنامەنووسانە، بەڵام لە دەرگاکاندا کاری پێناکرێت بەهۆی ئەرکی ڕۆژنامەوانیەوە. ڕۆژنامەنووسان تووشی چەندین ئاستەنگ دەبنەوە بە هۆکاری ئەوەی لە کاتی بوونی سکاڵا هێزە ئەمنیەکان و لە دادگاکاندا بەو یاسایە مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووس ناکرێت تاکو زۆرترین ئیجراعەتیان لەگەڵدا بکرێت. بۆی کە بتوانرێت ڕۆژنامەنووس زۆرترین سزای بدرێت، زۆرترین ئیجرات لەگەڵ بکرێت، بۆیە بە یاسای ڕۆژنامەگەری مامەڵە لەگەڵدا ناکرێت، بەڵکو یاسایەکی ببین و یاسای یانی سزادانی عراقی یان یاسایەکی تر لە کاتێک ئەمە یاسای ڕۆژنامەگەریمانەیە کە لە باشترین یاساکان بۆ بەرگریکردن لە مافی ڕۆژنامەنووسان گەریش پێ بکرێت. ئەم کەیسانی لە ڕابردوو هەبوون تا ئێستاش کۆمەڵە کەیسن لەسەر ئیشی ڕۆژنامەنووسی ڕۆژنامەنووس بڵێ سکاڵە سەرکراوە. منی شێکم لەوانی کە لەسەر بەدۆڵاتچوونی ڕۆژنامەنووسی کە تاوای ژانەرەکانی میدیای تێدا و ینی سکاڵام لەسەر کرا لەسەر دەستگیریشی کرام بە یاسای ینی بۆ نمونە بەتۆمەت تەشهیری یاساکە 434 تەشهیر بوو کە سکاڵام لەسەر تۆمارکرا بوو. ڕۆژنامەنووسان باز لەوە دەکەن دادگاکان لە ژێر هەیمەنەی حیزبیدان و دەسەڵاتیش بەرژەوەندی لەکوێ بێت بەو جۆرە کار دەکات. باسیش لەوە دەکەن زۆرینەی ڕۆژنامەنووسان بە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی دادگایی دەکرێن. ڕەنگە ڕۆژنامەنووسان لە ئێستادا زۆرترین یاساکە پێی دادگایی کرابن یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی موبایل و پەیوەندیکردنە، هەرچەندە زۆر جار بە دیارە کاتێک کە بە مایکەوە یان بە کامیرۆ دەڕۆیتە شوێنێک بۆ ڕووماڵکردن دەڕۆی ڕوبەڕووی هێرش یان هەڕەشە یان تونتیژی دەبیتەوە، ئەو کاتە تۆ با بڵین ئەگەر بۆ متهم سیر بکرێ ڕوبەڕووی ڕەوانی دادگاکان بکرێ لەوێەوە ڕێڕەوی یاسایی دەگۆڕێ بە بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن لە کاتێکدا یعنی دیارە ئەو کەلوپەل و ئامێرانی بەدەستەوەی بۆ کارێک چووی وە دیاریشە کە تۆ چی و سەربەچەی. ڕۆژنامەگەری لە هەر سیستەم وڵاتێکدا بە پایەکی گرنگی ئازادی ڕادەربڕین و ڕایەڵەی هەڵدانەوەی دۆسەی هەستیار و چارەنووساز دادەنرێت. بەڵام لە هەرێمی کوردستان سەرباری بوونی یاسایەک بە ناوی یاسای ڕۆژنامەگەری، بەڵام ڕۆژنامەنووسان ڕوبەڕووی زۆرترین ئاستەنگ و تەنگ پێ هەڵچنین دەبنەوە. بە جۆرێک دەسەڵات دەیەوێت هەر لە ڕێی دادگاکانەوە ڕۆژنامەنووسان چاوترسێن بکات و دەنگیان کپ بکات.